پێشمەرگە پێشمەرگە مرۆڤێکە وەک هەموو مرۆڤەکانی دیکە. ماندوویەتی ماندووی کردووە، برسیەتی ئازاری داوە، توونیەتی تەنگی پێ هەڵچینیوە، شەونەخەونی چاوەکانی خومار کردووە. وەک هەموو مرۆڤێک حەز و ئاواتی هەیە، دڵ و خۆشەویستی هەیە، ترسی هەیە و حەزی لە ژیانە. پێشمەرگە ئەگەر بە سنگی فراوانەوە باوشی بۆ مەرگ ئەکاتەوە، بەمانای بێزاری لە ژیان و حەز لە مردن نییە، بەڵکو بە بەختکردنی ژیانی خۆی و با خۆڕاگریەکانی و تێکۆشانی هەوڵی داوە ژیان نەمرێت. پێشمەرگە مرۆڤێکە ڕۆشنایی مۆمی تەمەنی خۆی لە تاریکی شەو و جەهل و ترس و داگیرکاری و زڵم و کشت و بڕدا هەڵکردووە بۆ ئەوەی هاوزەنجیرەکەی لەبەر ڕووناکی تیشکی مۆمی ئەم ڕێگا لە لاڕێ جیا بکاتەوە و لە چاڵ و چۆڵ نەکەوێت. پێشمەرگە ئەو مرۆڤەیەکە ژیان و لەش و گوزرانی خۆی بەبێ چاوەڕوانی و دەستخۆشانە و پاداش لە کەس کردە پردەبازێک بۆ پەڕینەوەی خەڵکەکەی و دەربازبوونی لە گرفتاربوون بە شەپۆل و لافاوی زریانی دەریای سەرکوت و قەڵاچۆ. پێشمەرگە بەنایەکی بێخانۆ، ڕێگا خۆشکەرێکی بێجادە، شادیهێنەرێکی ژینتاڵ، ئاوێکی تینو، نانێکی برسی و مۆمێکی چاوپڕ لە فرمێسکە، کوورێکی لاقسەرما بردوو بۆ هەیە بۆ خەڵکەکەی. پێشمەرگە هەناسەیەکە کە تێغی ژیانی هەژاران تیژ ئەکاتەوە، خۆلاپەیەکە کە لالەغاوەی داگیرکەران هەڵدەخەڵشێنێ، ورەی هەژاران و خەڵکی بندەستە و وێردی سەرزمانی ئازادی خوازان، چیرۆکی خەونەکان و ترس و دڵە خۆرپە لەسەر دڵی دوژمنانی مرۆڤایەتیە. پێشمەرگەی کۆمەڵا تەنیا هێزێکی چەکدار نەبووە، بەڵکو هێزێک بۆ هەیەکە چەک یەکێک لە کەرەسەکانی خەبات و بەرخۆدانیەتی. پێشمەرگەی کۆمەڵا هێزێکی خوڵقێنەر و نێخواز بووە کە بە هەزری بیرروڕوانین و قەڵەمی دەستی، هونەر و زانستی بە چەکیشانی و بە ماندووبوونی سەدان و هەزاران حەماسیان لە مەیدانە جۆرا و جۆرەکانی خەباتی ڕەوای گەلی کورد بۆ گەیشتن بە ئاواتەکانی ئەو خەڵکە بندەستە تۆمار کرد.
ئیدەی مرکزی کادر پێشمەرگە و میوانە بەڕێزەکان زۆر بەخێر بێن بۆ ڕێوڕسمی چەکداری پەلی شەهید فواد عەرەب. ڕێزی بەنامەکەی ئەمڕۆمان بەم شێوەی خوارەوەیە. سەرەتا ڕێوڕسمەکە بە سرودی بانگەوا سرودی ڕسمی کۆمەڵا دەست پێ دەکات. پاشان دەقیقەیەک بێدەنگی بۆ یادی سەرجەم شەهیدانی کۆمەڵە و بزوتنەوەی شۆڕژگێڕانەی گەلی کورد ڕدەگرین. دواتر کورتێک لە ژیانامەی شەهید فواد عەرەبتان پێشکەش دەکرێت. پاشان پەیامی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵا لەلایەن هاوڕێ خەلیل فەتاحی یەکێک لە بەرپرسانی فێرگەی کۆمەڵا پێشکەش دەکرێت. دواتر هاوڕیانی تازە چەکدار دێن و کارتوچەکەکانیان لەدەست هاوڕێ مەولود یوسفی یەکێک لە بەرپرسانی فێرگەی کۆمەڵا وەردەگرن و پاش وەرگرتنی چەک و کارتەکانیان سرودێکی شۆڕژگێڕانەتان پێشکەش دەکەن. پاشان پەیامی پەلی شەهید فواد عەرەب لەلایەن هاوڕێ سامان حسەین پەنایی پێشکەشتان دەکرێت. دەقی پەیامی پەلی شەهید فواد عەرەب بە زاراوەی کرمانجی لەلایەن هاوڕێ مەنسوور حەبیبی پێشکەشتان دەکرێت. دواتر هاوڕێ عادڵ بەهرامی لە پەلی شەهید فواد عەرەب دێت و شێرێکی شۆڕژگێڕانەتان پێشکەش دەکات. پاشان پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی کوردستان کە ئەلان لە پەزیرشی کۆمەڵان بەم بۆنەوە پەیامێکیان ئامادە کردووە کە دێن و پێشکەشتان دەکەن. کۆتایی بەشی یەکەمی ڕێوڕسمەکە بە شێرێکی شۆڕژگێڕانە لەلایەن هاوڕێ شاهۆ مەحموودی پێشکەشتان دەکرێت. ئێستاش مەراسمەکە بە سرودی بانگەوا سرودی ڕسمی کۆمەڵا دەست پێ دەکات. پشت لمێژووی ناڕەوا
شتێک لە ژیاننامەی شەهید فواد عەرەب. هاوڕێ ئەبوو شاهین ناسراو بە فواد عەرەب ئەندامی ڕێکخراوی وەحدەتی کۆمۆنیستی بوو کە لە ڕێزی پێشمەرگەکانی کۆمەڵەدا چالاکی دەکرد. هاوڕێ فواد عەرەب یەکێک لەو کەسانە بوو کە لە بار نظامیەوە لە فێرکردن و بارهێنانی هێزی پێشمەرگە ڕۆڵێکی بەرچاوی هەبوو. بەداخەوە لە جەریانی شەڕی ناوشاری سنەدا هاوڕێ ئەبوو شاهین ناسراو بە فواد عەرەب گیانی ئازیزی بەخت کرد. ئێستاش داوا دەکەین لە هاوڕێ خەلیل فەتاحی بێت و پەیامی فێرگەی سیاسی نظامی کۆمەڵەتان پێشکەش بکە. هاوڕێ خەلیل تکایە. کادر و ئەندامانی کۆمەڵە، هاوڕێیانی تێکۆشەری پێشمەرگە بەش دەربوانی ئازیز، بەخێر بێن بۆ ڕێو ڕسمی پەیوەستبوونی پۆلێکی تر لە کچان و کوڕانی تێکۆشەری کوردستان بە ریزەکانی پێشمەرگەی کۆمەڵەوە. ئێستا لە هەلومەرجێکدا ئەم پۆلە پێشمەرگە پەیوەست دەبن بە ریزەکانی کۆمەڵەوە کە لەلایەک کۆماری ئیسلامی ئێران زیاتر لە جاران لەژێر فشاری دەرەکی و ناوخۆییدایە و ڕۆژ لەگەڵ ڕۆژ خەڵکی وەزاڵە هاتووی ئێران زیاتر لە دژی ئەم ڕەژیمە دەوەستنەوە و ناڕەزایەتی لێرە و لەوێ پەرەی سندووە و کۆماری ئیسلامی هەتا دێ لە بەرچاوی خەڵک و دنیای دەرەوە شەرعیەتی خۆی لەدەست دەدا و فشاری ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی ئێرانی بردووەتە بەردەم تەقینەوەیەکی بەهێزی کۆمەڵایەتی و تەنیا چەکی سەرکوت و زەبر و زەنگ و کوشتن و داپلۆسینە شانسی تا ئێستای مانەوەی ئەم ڕەژیمەی مسۆگەر کردووە. بەڵام هەر ئەو جۆرە مێژووە نیشانی داوە چەکی سەرکوت و زندان و سێدارە تا ئێستا بە فریای هیچ ڕەژیمێکی دیکتاتۆر و سەرەڕۆ نەهاتووە و بە فریای کۆماری ئیسلامیش نایە. و ئاسۆ بۆ گۆڕان لە ئێران ڕوونە ئەم ڕەژیمە درەنگ یازوو دەبێ بڕوا و جێگەی خۆی بدا بە حکوومەتێکی دادپەروەر. لەلایەکی دیکەوە ناوچەکە تووشی ئاڵۆزی و گۆڕانکاریەکی زۆر بووە کێشە و ململانێ ناوهێزە پێکێنەرەکان لە پاڵ قەیران و کارە ساتە مرۆیەکانی فرسەتێکی گەورەیان لەگەڵ خۆیان هێناوەتە ئاراوە. وەشەپۆلی ئەم گۆڕانکاریانە هێشتا بەردەوامە و دنیا بە نیگەرانیەوە سرنج دەڕوانێتە ئەم ئاڵ و گۆڕانە. هەر لایەنێک تێدەکۆشێ گۆڕانکاریەکان بە سوودی ئەو بشکێتەوە و ناوەندی ئەم گۆڕانکاریانەش وڵاتانێک کە کوردیان تێدا دەژی بۆیە لە پاڵ نەهامەتی و پرشکی ئەم شەڕەیە. بۆ کورد فرسەتێکی لەبار خوڵقاوە تا بەهێزی خۆی و پاڵپشتی ئەو لایەنانەی بەرژەوەندی هاوبەشیان لەگەڵ کورد هەیە مافەزەوت کراوەکان وەربگرنەوە و لەناو هەموو ئەو ئاڵ و گۆڕ و کێشانەدا یەکێک لە گرنگترین فاکتەری یەکلاکەرەوەی هێزێکی مەیدانیە. ئەوەش کە تا ئێستا پێگەی کوردی لە هاوکێشەکان بەهێز کردووە. بوونی هێزێکی مەیدانی بە باوەڕ و لە شکان نەهاتووی پێشمەرگەیە جارێکی تر ناو و پێگەی پێشمەرگە هاتووەتە بەر چاوان و سەرزاران و پێشمەرگە ئەو جۆرە شیاوی بوو درەوشایەوە. وەک هێزێکی پاڵپشتی خەڵکی پارێزەری دەستکەوتە بە نرخە مرۆییەکان ناوی تۆمار بوو. ئەو ڕاستیە جارێکی دیکە سەلماندی کە کۆمەڵە تا ئێستا بە دروست هێزی پێشمەرگەی خۆی پاراستووە و لەوەش زیاتر هەروەکو پلۆنۆمی سێهەمی کومەیتەی ناوەندی کۆمەڵە ڕایسپاردووە. ئێمە پێویستە هێزێکی پێشمەرگەی کۆمەڵە بە چەندایەتی و چۆنایەتی بەهێز بکەین و بیکەینە زامنی سەرکەوتنی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و پارێزەری دەستکەوتەکانی شۆڕشی خەڵکی کوردستان کەوا بوو هاتنی ئێوە لەوەها هەلومەرجێکدا مانایەکی گەورەتر دەبەخشێ بە بەشداری گەرم و گورتان لە ڕێزەکانی خەباتی پێشمەرگانە لاپەڕەیەکی درەوشاوەتان لە کارنامە و تێکۆشانی خۆتان بۆ ڕێزەکانی گەلەکەمان و چەوساوەکانی کوردستان هەڵداوەتەوە. بەخێر بێن بۆ ڕێزەکانی شۆڕش و بەردەوام سەرکەوتوو بن لە خەبات بۆ دەستەبەرکردنی ئەم مافوو داخوازیانەی کە حزبە تێکۆشەرەکەمان کۆمەڵەی شۆڕژگێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە بەرنامەیدایە. ئێوە بە ڕێگای هەموارێکراوی کەسانێکدا گەیشتوونە ئێرە چەکی ژنان و پیاوانێکتان کردووەتەشان کە بەشێکیان بە گیان و خوێنی خۆیان و بەشێکیان بە عومرێک تێکۆشان و ماندووبووینیان کۆمەڵەیان بۆ ئێمە گەیاندوەتە ئێرە. ئیتر لە ئێستاوە ئەو ئەمانەتە بە نرخە دەکەوێتە دەستی ئێوە و
دەبێت لەو چەکە کارەمە و لەو ئەزمونە بەنرخە و لەو مێژووە پرشنگدارە بەباشی کەڵ وەربگرن و پارێزگاری و بەهێزی بکەن. لەو پێناوەدا نابێت لە هیچ تێکۆشان و فداکاری سەخت و خۆراگری درێخی بکەن و بە هەموو تواناتانەوە بۆوە ئەستۆگرتنی ئەرکی ڕاستپاردە حزبیەکان ئەنجامداینی مەعموریەتی سەخت بۆ کۆمەڵە ئامادە بن. کچان و کوڕانی تێکۆشەری کوردستان وەرنە ناو ڕیزەکانی کۆمەڵە و بەهێزی بکەن. بەهێزکردنی کۆمەڵە زامنی دەستەبەرکردنی دەستکەوتەکان و وەدیهاتنی ئارزوەکانی خەڵکی کوردستانە. هەر بژین و سەرکەوتوو بن لە خەبات و تێکۆشان. بژی کۆمەڵە سەرکەوێ خەباتی ڕزگاری خوازی کوردستان. ماندوو نەبن. زۆر سپاس بۆ کاک خەلیلی فەتاحی بۆ پێشکەشکردنی پەیامەکەی. هاوڕان ئێستاش پەلی شەهید فوادەرە بە خوێندنەوەی ناوەکانیان دێن و کارت و چەکەکانیان لەدەست هاوڕێ مەولود یوسفی وەردەگرن و پاشان سرودێکی شۆڕژگەڕانەتان پێشکەش دەکەن. سڵاوی گەرمی دڵی پڕ هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی بژی کۆمەڵە بژی سوسیالیست پڕ هەمێدمەت پێشکەش بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە بژی کۆمەڵە بژی سوسیالیست خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێک شناگرێ بەرگات لە دەوری دەست و بژی کۆمەڵە بژی سوسیالیست تیژێک شناگرێ بەرگات بژی کۆمەڵە بژی سوسیالیست ئەوێستە تۆ شەوە زەنگە وەکو گڕێک راساو ئەوێستە تۆی بژی کۆمەڵە بژی سوسیالیست لە نێو دڵی شەوە زەنگە وەکو گڕێک راساو سڵاوی بژی کۆمەڵە بژی سوسیالیست بڵنگی هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە سڵاوی گەرمی بژی کۆمەڵە بژی سوسیالیست هەردی وڵات ئەی هەواڵی پێشمەرگە لە دەوری دەست و تفەنگت دگەڕێ بژی کۆمەڵە بژی سوسیالیست تیژێک شناگرێ بەرگە لە دەوری دەست و تفەنگت دگەڕێ بژی کۆمەڵە بژی سوسیالیست تیژێک شناگرێ بەرگە بژی کۆمەڵە بژی سوسیالیست بژی کۆمەڵە بژی سوسیالیست کەڕات شەکەندووە ئاڵا بەدەستی بژی کۆمەڵە بژی سوسیالیست بواران بەهەستی پاراوە بەهەستی پاراوە بژی کۆمەڵە بژی سوسیالیست کەڕات شەکەندووە ئاڵا بژی کۆمەڵە بژی سوسیالیست بۆ بواران بەهەستی پاراوە
سوسیالیست گرمی دڵی پڕ هەمێدیمەت پێشکەش دڵنگی هەردی وڵات بژی کۆمەڵە بژی سوسیالیست گەرمی دڵی پڕ هەمێدیمەت پێشکەش دڵنگی هەردی وڵات بژی کۆمەڵە بژی سوسیالیست تو تفەنگی دگەڕێن کە ڕۆژی خەبات لە ئاستی هەڵمەتی تیژێ بژی کۆمەڵە بژی سوسیالیست لە دەوری دەست و تفەنگی دگەڕێن کە ڕۆژی خەبات ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین نەسڵی تازەی پێگەیشتووی ئەم دەمەین نەسڵی تازەی پێگەیشتووی ئەم دەمەین ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵین ئێمە شاگردانی فێرگەی کۆمەڵین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین ئێمە کوردین و بە کوردی فێرە بین ئێمە کوردین و بە کوردی فێرە بین خوێندەوار و ژیر و شۆڕش گێڕە بین خوێندەوار و ژیر و شۆڕش گێڕە بین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین فێرە بین ڕێگای خەبات و کۆڵەدان فێرە بین ڕێگای خەبات و کۆڵەدان تێدەکۆشین بۆ هەموو چەوساوەکان تێدەکۆشین بۆ هەموو چەوساوەکان ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین بۆ نیزامی تازە دامەزرێنەرین بۆ نیزامی تازە دامەزرێنەرین دژ بە فەرهەنگی ڕەشی چەوسێنەرین دژ بە فەرهەنگی ڕەشی چەوسێنەرین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین ئێمە ڕۆڵەی ئەرک و کار و کۆششین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین وا قوتابین و لە فێرگەی شۆڕشین بژی کۆمەڵە بژی سوسیالیست زۆر سپاس بۆ هاوڕێیانی تازە شەکدار بوو بۆ پێشکەشکردنی سرودەکەیان. ئێستاش داوا لە هاوڕێ سامان حسین پەنایی دەکەین بێت و پەیامی پەلی شەید فواد عەرەبتان پێشکەش بکە. هاوڕێ سامان تکایە. وتاری پەلی شەید فواد عەرەب وێرا ڕێز و سڵاو لە سەرجەم میێوانانی بەڕێز کادر و ئەندامان و هاوڕێیانی تێکۆشەری کۆمەڵە بە خێراتنتان دەکەین بە تایبەت ماندوونەوی لە بەرپرسانی فێرگەی کۆمەڵە کە لە ماوەی زیاتر لە 2 مانگ بوو کچان و کوڕانی خوازیاری پێشمەرگایەتی زەحمەتی زۆریان کێشا. ئێمە دوای تێپەڕاندنی پرۆسەی پەروەردەی سەرەتایی سیاسی و نظامی فێرگەی کۆمەڵەی شۆڕشکێڕی زەحمەتکێشانی کوردستانی ئێران زۆر خۆشحاڵین کە لە ئەمڕۆدا توانیمانە چەکی پڕ لە شانازی کۆمەڵە لەشانکەین و دروشمی بژی کۆمەڵە بژی سوسیالیزم بە یەکدەنگ بێڵین و پەیمان لەگەڵ یەک نێوکەینەوە و درێژەدەری ڕێگای هەموو گیانبەخکردوانی کۆمەڵەی سەربەرز بین. لە ئێران لەم کاتەدا کە کۆنەپەرستانی ڕژیمی ئاخوندی ڕۆژیان لە خەڵک ڕەش و لە ئازادی مافی مرۆڤ بێبەش کردووە دەیانەوێت بەرهەموو یاسا دیکتاتوریەکانی خۆیان بەتایبەت لەسەر گەلی کورد بەردەوام بسۆڕێنن ئازادی خواز و هەقوازیەکانی ئیمە بە تەبعید و زیندان شکنجە و سێدارە محکوم دەکەن و هاوکات دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی
بە بەهانەی یارمەتی بە جمۆجۆڵی ئازادی خوازی لە نێوان وڵاتانی ئیسلامیدا دەستدرێژی و دخاڵەتی بێجێ دەکەن و دەیانەوێت خەڵکفەریوانە هەموو بڕیار و کردەوەکانی خۆیان لە نێو چوارچێوەی ئیسلامی بگونجێنن و کەس بۆی نەبێت ناڕزایەتی خۆی دەربڕێت. ئێستاش لەلایەن هەموو هاوڕێیانم کەم قۆناغیان بە پیرۆزی تێپەڕ کردووە داوا لە کچان و کوڕانی خەباتکاری کوردستان دەکەین کە بێنە ناو ڕێزەکانی کۆمەڵەی خۆیان تا زیاتر و زیاتر بەهێز بن سەرکەوێت بزوتنەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان هەر شکاوە بێت ئاڵا سوورەکەی کۆمەڵە. سپاس. زۆر سپاس بۆ هاوڕێسامان حسین پەنایی. هاوڕێیان دەقی پەیامی پەلی شەهید فواد عەرەب بە زاراوەی کرمانجی لەلایەن هاوڕێ مەنسوور حەبیبی پێشکەشان دەکرێت. هاوڕێ مەنسوور سکایە. گوتارێک عالیە پەلی شەهید فواد عەرەب لە پێش هەموو تشتێکێدا سلااو و ڕێز بۆ هەموو میوانێت عەزیز و هەر وەسا کادر و پێشمەرگێت کۆمەڵی لە هەموو ئالیەکێدا بەخێر هاتن ئاوەتکەن بەتایبەت بەرپرسێت فێرگا سیاسی نظامیە کۆمەڵی کە خواستنامە پێشمەرگایەتی بوو و هەر وەسا گەشتنە خواستەکە خۆ وان پر زەحمەت ji بۆ نامە کێشاندنە ئەم هەموو بە هەورا ماندوو نەبوونێت بژنە وان ئەم پشتی بەداوی هاتنە پرۆسا پەروەردا سەرەتاییە سیاسی نظامیە فێرگا کۆمەلێ شۆڕشگەری زەحمەتکێشانی کوردستان و ئیرانê پرکەی خۆشین کە ئیرۆ مەکاری چەکا پر ji şeref û şanaziya kۆمەلê têkene milê xwe و هەر وەسا dirojma bijî kۆmele bijî sosyalîzm bi hev rabêjin ve peymanê ligel yek û do nûken em veka pêşmergêt kۆmelê xasteka me li kiçan û xurtanî Kurdistana rojhelata ew ye dixwazin tew refêt pêşmergêt kۆmelê bin ve roj bi roj hizba me veka kۆmele bitewtirken serkewtin bo bizotina rizgarî xaziya xelkê Kurdistana rojhelata Îranê her şikawe bît perçema sora kۆmeleyî şoreşgerî zehmetîşanî Kurdistanî Îran destxûş. زۆر سپاس بۆ هاوڕێ مەنسوور حەبیبی بۆ پێشکەشکردنی پەیامەکەی. لێرە داوا دەکەین لە هاوڕێ عادڵ بەهرامی لە پەلی شەهید فواد عەرەب بێت و شێعرەکەی پێشکەشتان بکە. هاوڕێن ئەم کاتتان باش بەخێراتتان پێ دەڵم. تا قاڵۆی سوور لە خاک کوردستان بەرزە فڕەکە شێری نێو مەیدان سووری ڕوخسارت خوێن شەهیدانتە خەڵکی هەژارت برینی گیانتە پێشمەرگەکانت هەر یەک ئەستێرەی ئەستێرە فواد چەند جوان بوو ڕێگەی پێشمەرگە بۆ تۆ گیانی خۆی ئەدا گشت ئەمرێ بۆ تۆ ئەی سوورە ئاڵا خەڵکی کوردستان پیر و جەوانی پێشکەش تۆ ئەکا هەموو ژیانی لە کێو و لە شاخ بۆت خەبات دەکەن تاکو چەوسێنەر لە نێوان ببن ئەوانە پێشمەرگەی گیان لە بەرگیانن ئیدامەدەری ڕێشەهیدانن پێشکەش بە گۆڕی شەهیدانی کۆمەڵە و هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە. زۆر سپاس بۆ هاوڕێ عادڵ بەهرامی بۆ پێشکەشکردنی شێعرەکەی. هاوڕێیان پۆلێکی تر لە کچان و کوڕانی کوردستان کە ئەلان لە پەزیریشی کۆمەڵان بەم بۆنەیە پامێکیان ئامادە کردووە کە دێن و پێشکەشتان دەکەن. بەشداربووانی بەڕێز وێڕای سڵاوێکی گەرم و شۆڕژگێرانە بە خێراتنی ئەندامانی ڕێبەری و کادر و پێشمەرگە قارەمانەکان و بنەماڵەی پێشمەرگە بەڕێزەکان دەکەین و هەروەها سڵاوێکی گەرم و گوڕ لەسەر جەم بنەماڵەی شەهیدەکانی کوردستان و بەتایبەت شەهیدە نەمرەکانی کۆمەڵەی شۆڕژگێر سڵاوێکی دیکە ئاراستەی سەرجەم بەندکراوانی سیاسی و بنەماڵە ئازیزەکانیان و بەتایبەت بەندکراوانی سیاسی بەندیخانەی ورمێ کە بە مانگرتنی خۆیان وڕە و هەستێکی دیکە بە کوڕان و کچانی خۆبەخش ئەبەخشێت و هیوادارین کە بەو مانگرتنەی خۆیان چۆک بە ڕژیمی داگیرکەر و چەوسێنەر دابێن و لێرەیشەوە ئاواتی ساغی و سەلامەتی بۆ ئەو تێکۆشەرانەی ڕێگەی ئازادی ئەخوازین. ئەمڕۆ سەربەرزین بەوەی کە پۆلێکی دیکە لە هاوڕێیانی شۆڕژگێر بە ڕیزەکانی کۆمەڵەی زەحمەتکێش پەیوەست بوون و ڕێزەنانی خۆمان ئاراستەی ئەم پەلە کە ناوین بە پەلی شەهید فواد عەرەب کراوە هیوادارین درێژەدەری ڕێگای پاکی خوێنی شەهیدان بن. دوجار دەستخۆشی و ماندوو نەبوونیەک بە پاکی دڵی پێشمەرگە لە هەموو بەرپرسانی بەشی پەروەردە کۆمەڵە دەکەین و دەستی ماندوو نەناسیان دەکوشین و ئارەزووی تەمەندرێژیان بۆ ئەو بەڕێزانە دەخوازین. بەسپاسەوە. زۆر سپاس بۆ هاوڕێ بەختیار موسازادە بۆ پێشکەشکردنی پەیامەکەی.
هاوڕێیان کۆتایی بەشی یەکەمی ڕێوڕسمەگا بە شەرێکی شۆڕژگەڕانە لەلایەن هاوڕێ شاه و مەحموودی پێشکەشتان دەکرێت. هاوڕێ شاوت کایە؟ سڵاو هاوڕێیان، ڕۆژتان باش. ئەم کورتە شیعرە پێشکەش بە تەواو پێشمەرگەکانی کۆمەڵە بە تایبەت پۆلی شەهید فواد عەرەب. ڕۆژگار و ڕێگەی خەبات بەرەو شارانی وڵات، لە تاو ڕێگا و خەتەرات چاوگەلمان کاڵی لێهات. هاوڕێیانی قارەمان هاو سەنگەراونی خەبات، ئێوەن هەواڵی ئێمە لە گوند و شارۆچکەکان، پەیک و پەیام و پاڵپشت بۆ لاوەچە و ساوەکان. گوندی دەڕژێتە کۆڵان بە ماڵ و خەو و خێزان، بۆ بیستنی پەیامتان بە پێکەنین و گریان. نان و ئاوتان بۆ دێنن کوڕی زرت و کچی جوان، چپە بەگوێتان دەڵێن بە هەست و تین و ئیمان. خەڵکی زۆر بەتەماتانین لەسەر تاسەری کورسان، بازم وەرنەوە بۆلامان ڕۆڵەکان وەرنەوە بۆلامان. هاوڕێیانی قارەمان ڕەفێقانی قارەمان. سپاس. هاوڕێیان زۆر سپاس بۆ بەشداریتان لە ڕێوڕسمی چەکداری پەلی شەهید فواد عەرەب. بسندن توپ و فیلان گران هزاران تفن، بسندن توپ و فیلان گران هزاران تفن. جوش من نتوانی گلمن رو نبونا ببیدن، جوش من نتوانی گلمن رو نبونا ببیدن. مراو کاری بدخو بردین دو خوین ریجی خوین خوین، مراو کاری بدخو بردین دو خوین ریجی خوین خوین. لیت بسنایا چه دوائین روشتا تایا که زموزوین، لیت بسنایا چه دوائین روشتا تایا که زموزوین. شريت هوايا صوت وزنجيرش والله بس بحال شريت هوايا. مراو كاري بدخل بردينة الخين راجي خين خوير، مراو كاري بدخل بردينة الخين راجي خين خوير. ليه بسنا يا شيخ واين روشتك يا كيزم وزوير، ليه بسنا يا شيخ واين روشتك يا كيزم وزوير. لفاي ميزون بقرتا لفاوی مێزوو بە گوڕتاوەی پیسی و پرۆپوش ئەخاتە لاوای
نوقيت دايا بجيان
باشە